باسانی خوێندکاران و مامۆستایان چۆن خۆیان ئامادە کردو لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە. ئەچمە لای مامۆستاڤیان ڕەسوول کە بەڕێزیان و بەڕێوەبەری خوێندنگەی ئەحمەد هەردی بنەڕەتی لەگەڵمان نابێت. مامۆستاڤیان گیان سڵاو لەبێ دەم کاتت یاخوا بەخێبێن تەلەڤیزیۆنی کورسات یاخوا بەخێبێن و ساڵی تازەش پیرۆز بێت لە هەموو لایەک و لە هەموو قوتابخانەکان و لە هەموو قوتابیان و دایکان و باوکان و هەموو مامۆستایان قوتابخانەکان پیرۆزباییتان لە یەکەم کە دەرگای خوێندنگاکان دووبارە کراوەتەوە بەڕووی بەڕێستانە بەڕووی مامۆستایانە بەڕووی خوێندکارانە کە ئەمە بەرکەوتنێکی بەردەوام هەیە لە نێوان مامۆستایان و خوێندکارانە. ئامادەکاریەکانی ئێوە چی بوو لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە کە بینیم بەیانی پێش ئەوەی پرۆگرام دەست پێ بکەین گروتینێکی زۆر باشە بوو لە نێوان ئێوە لە نێوان خوێندکارانە یعنی ئەمە تەشجیعبوونێکی زۆر باشە بۆ خوێندکاران خۆ زیاتر مەڵای دەستپێکی ڕۆژی ئەمڕۆ چواردەی مانگ قوتابیانمان ئاگادار کردو توانێ بەڕاستی هەمووی قوتابخانەمان حازر کردو قوتابخانە هەمووی پاک و خاوێن و هەموو شتەکان بە ڕێوڕسم ڕۆشتۆ بەڕێگاوانێ و ئاڵامان هەڵکردو و زۆربەی قوتابیان بەجری قوتابخانە و هاتوونەتە ناو قوتابخانەوە ئەمڕۆ دەستپێکێکی باش ئەەکەین بۆ ناو پۆلەکان و دەرسیش ئەخوێنین وانەکان ئەخوێنین تا کۆتایی دەوام یعنی دەوام بە تەواوەتی ئەمڕۆ پرۆسی خوێندن بە تەواوەتی ئەڕوا بەڕێگاوانێ سەرچاوم من یەک زانیاری تر خەمەڕوو کە ئەمڕۆ یەکەم دەستپێکی ڕۆژی با بڵێن ساڵی خوێندنە لە سەرجەم ناوەندەکانی خوێندنە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە لە کاتژمێر هەشتا نەمانتوانی لە ڕێوڕسمی ئەوەی زەنگ و ئاڵا هەڵکردنە لەبەرەوەی پرۆگرامەکەمان ترتیباتمان کردو بە قوتابخانەکە هەموو شتێکمان حازر کردو بە ماسک و قوتابی هەمووی بە ماسک و بە هەموو شتێکی تایبەتی خۆیوان لە ناو پۆلەکانە دانیشتون و هەموو قوتابیانیشمان ڕێخستووە. مامۆستاگیان ویستم و ڕوونکردنەوەی بەم لەبەر پرۆگرامەکەمانەوە بۆ 11 بەرنامەی ڕۆژێکینە نەمانتوانین لەو ڕێوڕسمە ئامادە بین بەڵام ئێستا چمان لای مامۆستایان و خوێندکاران لە نێو پۆلەکانان تا چەندە وەزارەتی پەروەردە زانیاری نوێی بڵاو کردوتەوە لەسەر ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێی خوێندن کابینی پاربەوەی ڤایرۆسی کۆرۆناوە سەرجەم خوێندنگاکان دەوامیان ڕاگیرا بوو. ڕاستەکەی پار خوێندن زۆرتری زیاتر زۆر کەمتر بوو لەم ساڵ بەس ئەم ساڵ لە وەزارەتی پەروەردە ئێمە ڕێنماییەکانمان پێگەیشتووە کە ئەم ماوە هەر بابەتەکانی پار بخوێنینەوانێ زیاتر ڕوونکردنەوەی پار بدەینەوانێ بە قوتابیان و زیاتر ڕوونکردنەوە ئین بە قوتابیان و ئەم پرۆسێ ئەڕوا تا فترێکی تر دوای کتێبی پۆلەکانی کە دابش ئەەکەین و زیاتر پرۆسی خوێندن بەرەو باشتر ئەبین سەرچاوم هەمووانیش پابندی ڕێنمای تەندروستیەکانە بین لەبەر ئەوەی کە ئەم ساڵ دەشازی خۆشمان ماسک هەمووی دابش ئەەکەین بەسەر قوتابیانە و هەمووی پۆلێک هەمووی شتی تایبەتی خۆپارێزی ڤایرۆسەکەی تایە و مامۆستایانیش پابەند دەبن بە هەموو شتێکی قوتابخانەوانە هەتا قوتابیانیش. شێوازی وەرگرتنی خوێندکاران لەم ساڵە جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە و جیاوازی نیە بەس من سنووری قوتابخانەی خۆم وەرەگرم ڕاستە من دەوامم بەیانیانە ینی بەس بە حکومەیە کە داوامم بەیانیانە زیاتر قوتابیان ڕوو ئەەکەن ئێمە بۆ یەک بەیانیان فەرمانبەران ئەێنن بۆ ئێرە نیۆڕان ئەی بنەوانێ بەڵام هەر لە سووری خۆمانە وەرماگرتو زیاتریشمان وەرگرتو لە قوتابەکانی خۆمان بۆی هەلێ بین بە فەرمانبەران کە زیاتر بێن ناو قوتابخانەی ئێمەوانە. هیچ پەیامێکی ترت ماوە لە یەکەم دەستپێکی ساڵی لێ ئەەکەم و پیرۆزبایی لە هەموو سەرجەم مامۆستایان و هەموو ستافی تربیە و هەموو شتێکەکەم بە سەرچاوم بەخێربێنێ سەرچاوم باز بۆ مامۆستاڤیان کە ئەمڕۆ بە شازێکی ڕاستەوخۆ لە نێو خوێندنگەکەیە خوێندنگەی ئەحمەد هەردی لەگەڵمانە بوو وەک ئەبینین ئێستا خوێندکاران چوونەتە نێو پۆلەکانی خوێندن لەبەرەوەی کاتی با بڵێن نێو پۆلەکان دەست پێ کرد خوێندکاران بچنە نێو پۆلەکانەوە لەگەڵ مامۆستایانە دووبارە دەست بکەنەوە بە خوێندن. ئەگەر کاکسالار لەگەڵم بێ با بچمە نێو یەکێک لەم پۆلانە کە خوێندکاران جۆش و خڕۆشێکی باشیان هەیە سڵاوتان لەبێ بەیانیتان باشن؟ زۆر سپاس ئەبینین خوێندکاران هەمووی بە جلوبەرگی نێو خوێندنگاکەیان خۆیان ئامادە کردووە و پابندی ڕێنمای تەندروستیەکانیشن دەستان خۆش بێت ئەمە جێگەی دڵخۆشیە کە خوێندکاران لە یەکەم ڕۆژەوە یەکێک لەو زانیاریان یاخود یەکێک لەو ڕێنمای گرنگانە پابندبوونە بە ڕێنمای تەندروستیەکانەوە لە نێو خوێندنگاکانە لەبەرەوەی تاوکو دووربین لە نەخۆشیەکان و ڤایرۆسی کۆرۆنا. با لە مامۆستا دەست پێ بکەم مامۆستایگیان سڵاو لێ بێتۆم کاتت باش بێت سەرچاو خێر بن لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە تا چەندە هەستێکی خۆشت هەیە کە دووبارە لەگەڵ خوێندکارەکان تا یەنەوە نێو پۆلەکانی خوێندن و دەست بەوانەکەن. پێشەکی بەخێراتتانەکەم و پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە هەموو قوتابیانەکەم هیوادارم ساڵێکی خۆش بێ بۆیان
بەداخەوە پار نیوە بووەوە نیوبنی بووە بەڵام ئیشەڵا ئەم ساڵ کاتێکی خۆشە بەنە سەر لەگەڵ ئێمە و هەم خۆیان و هەم هاوڕێکانیان. ئێوە لەم ساڵە تا چەندەوە لە خوێندکارانەکەن گڕوتینێکی باشیان هەبێت بۆ وانەکانیان؟ بەتەکیید ئەبێ لە دەستپێکەوانە ئێمە و هەوڵیان لەگەڵ بین خۆم هەر وەک مامۆستایەک هەم لە چالاکیەکانەوە دەست پێکەین بۆ ئەوی وایە لێ بکەین کە هۆگری قوتابخانە ببنەوە ئەبێ ئاشنایان بکەینەوە بەناو پۆل ئەنجا دەست بکەینەوە بە قۆناغەکانی. ڕێگاکان چۆنچۆنی وا لە خوێندکارەکەن کە دووبارە لەگەڵ خوێندنە ڕابێنەوە بە حکمەوەی کە پار ساڵ بۆی ڤایرۆسی کۆڕۆناوە دوور بوون لە خوێندنگاکان؟ تۆزێک بێگومان تۆزێ سەختە بۆ مناڵەکان بەڵام بە هەوڵ و ماندووبوونی مامۆستاکان. زۆر سپاس بۆ تۆ. ئێستا ئەچمە لای ئەم خوێندکارانە بابزانین لەکێوە دەست پێ بکەین. چۆنیت؟ باشیت؟ ئەمڕۆ حەزت کرد هاتیتە نێو خوێندنگاکانەوە لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی خوێندنە. حەزت لە مەکتەبە؟ بەڵێ. باشە بۆچی حەزلێتی؟ وڵای هەروە. خۆشە لەگەڵ هاوڕێکان تا ئێستا تویتەتەوە ناو پۆلەکە؟ کی تۆ قسەم بۆ کات؟ ئاتی با بچێ ماشەڵڵا چۆنی کوڕی جوان؟ باشم. باشیت؟ بەڵێ. ئافرین. ماسکی شبەستۆ وایە؟ بەڵێ. ئافرین. تا چەندە لەگەڵ هاوڕێکان تا ماسک ئەبەسن کە ڕۆژانەیەن بۆ خوێندنگا کە ئەبڕۆ یەکەم ڕۆژتانە؟ وەڵا چی بڵێم؟ بڵێ ماسکە بەستی زۆر دڵخۆشم لەگەڵ هاوڕێکانمە. وەڵا گشتی ئێمە زۆر حەزمان لە مەکتەبەوە لەبەرەوەی کە ئێمە کە خوێندەکەمان تاواکەین دیاوەکەین بە ئاواتەکەمان. ئافرین دەستەکانە خۆش کوڕی جوان. با بچمە لای ئەم کچە جوانەش. چۆنیت؟ باشم. باشی ناو چێتۆ؟ مەستان. مەستان گیان بەیانی زوو هەستای لە خۆ خۆت ئامادە کرد بۆ خوێندن؟ بەڵێ. بۆچی حەز لە خوێندنە؟ زۆرە حەز لێتی؟ لەگەڵ هاوڕێکان تا بەیانی زوو هەستان خۆتان ئامادە کرد هاتن بۆ نێو قوتابخانە؟ بەڵێ. دەست بە قوربان. کەی تۆ قسەم بۆ کات؟ مامۆستا باشە با بێمە لای ئەمیش. چۆنی بۆ قوربان؟ وەڵا باشم. باشی؟ تۆ ناو چییە؟ شامات. چی؟ شامات. شامن گیان تۆش حەز لە خوێندنە؟ بەڵێ. بۆچی؟ وەڵا بۆ کوردی ئەوانە. باشە. خۆشە لەگەڵ هاوڕەکان تا ئەمڕۆ لە نێو پۆلەکانن پار دەوامتانە کرد ئەم ساڵاتون بۆ خوێندن؟ وەڵا خۆشە. وایە؟ باشە پابەندی ڕێنمای تەندروستیەکانیشە بن وایە؟ سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت سەرکەوتوو بن. سپاس مامۆستاگیان. بەڵێ خۆشەویستان وەک ئەبینن خوێندکاران گڕوتینێکی زۆر باشیان هەیە بۆی کە هاتوونەتەوە نێو پۆلەکانی خوێندن و دووبارە لەگەڵ مامۆستایانە دەست ئەکەنەوە بە وانەکانیان. ئەمە جۆش و خڕۆشێکی باش ئەیاد بە خوێندکاران کە لەم قۆناغەوە کە ئەمە قۆناغێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی خوێندکار ڕایەت لەسەر ئەوەی کە پابەند بێت بە دەوامیەوە بەیانیان زوو هەستێ لە خۆ و ئەمە ئەرکی دایکان و باوکانە کە بەیانیان زوو خوێندکارەکانیان هەستێنە لە خۆ بۆی بەباشی بچنە نێو خوێندنگاکان. هاتوومەتە نێو پۆلێکی تر. سڵاوتان لێبێ بەیانیتان باش؟ بەیانیتان باش چۆنن؟ زۆر سپاس. مامۆستاگیان سڵاو لێبێت؟ سپاس بژیت بەخێرێت. بەڕێستان وەکو مامۆستای چوانەیەک لە نێو خوێندنگەی ئەحمەد هەردین. بەڵێ من مامۆستا گۆران مامۆستای کۆمەڵایەتی بە خێراتنی کەڕناڵی کوردستان دەکەم و هەروەها پیرۆزبایی دەستەی کردنەوەی قوتابخانەکانەکەم لە هەر لە یەکی بنەڕێتیەوە تا 12 ئەعدادیە و هیوای سەرکەوتنیان بۆ خوازن. زۆر سپاسی دایک و باوک و باوکیانشەکەم کەوتوانیان ئەمڕۆ هەموو پرۆسەکە بەئازایی بە شێوەیەکی جوان هاتوونەتە ناو پۆلەوە. مامۆستا تۆ تا چەندە دڵخۆش بی کە ئەمڕۆ لە یەکەم دەستپێکی ساڵی نوێ خوێندنە دەست ئەکەنەوە بە وانەکانتان کە ئەمە یەکەم ڕۆژەنگە زۆربەی خوێندنگاکانیش کە ئەمە تەژێبوونێکی زۆر باشە لە یەکەم ڕۆژە دەست بکەن بە وانە خوێندن ئێوە ئامادەکاری باشتان کردووە. تۆ زۆر دەمێکە خۆت ئامادە کردو بۆ ئەوی کە ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێ خوێندن؟ بەڵێ من هەر لەکێک خۆم ئامادەکردەوە نەک من لەوانە دایک و باوکی قوتابی خوێندکارەکان خۆیان وەکو حەزکردنیش هەموو کەسێک حەزەکەەوە بە گروتینێکەوە بێت بۆ قوتابخانە چونکە سەر لەبێشە ئەم قۆناغی یەک و دووسیانە سەرەتای ئەساسترین بناخی لە بۆ ناقی لە قوتابخانە چێ بناغی چێ سەرەتایی ئەم پۆلی یەک و دووسەی بنەڕەتیە تا چونکە لێرە و دەست پێەکە شتەکان لێرە ئەگەر لێرە پەروەردەکانیان جوان بڕوە ئیتر بەرەو جوانمە تا زیرەک بڕۆن بەرەو زیرەکترە بۆشتانە یعنی لێرە نقطەی سەرەتایان چێ بە خۆراقی
بنەڕەتیە دەرزە مامۆستاگیان بپرسین پارساڵ بەوەی هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا هەندێک کاریگەری هەبوو ئەو پێما بێ زیتەڵەش لە ستۆدیۆوە کۆمنتی هەیە زیتەڵەگیان ئەدویست بڵێ چی دەرزەگیان ئەبینم مناڵەکان زۆر باش ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیان جێبەجێ کردووە عادی بە مناڵەکان بڵێ بەستنی ماسک بۆچی گرنگە زۆر باشە ئەوە زیتەڵە ئێوە هەمووتان زیتەڵە ئەناسن وایە وایە سەیری بەرنامەکانیەکەن ئافرین ئافرین زیتەڵا بەرنامەی زۆر تەندروستی و زۆر زانیاری باش بڵاو ئەکاتەوە پرسیاری هەیە لەسەر ئەوەی بۆچی بەستنی ماسک گرنگە با لەمەوە دەست پێ بکەم بۆچی بەستنی ماسک گرنگە قسەم بۆ بکەیت دیاڵە تۆ قسەم بۆ بکە لەبەر ڤایرۆسی کۆرۆنا ئافرین ئەبێ هەموومان پابەندی ڕێنمایەکان بین وایە وای ئافرین ئافرین دەرزە زیتەڵەگیانۆک پیان بڵێ ئەبێ مناڵەکان لە ناو خۆیانە ماسک بگۆڕنەوە ئەفو تێنەگەیشتم زیتەڵە دووبارە بە مناڵەکان بڵێ بە مناڵەکان بڵێ ئەبێ ماسک لە نێوان خۆیان بگۆڕنەوە بۆ نمونە یەکێ ماسکەکەی سوورە یەکێ شینە ئەبێ بیگۆڕنەوە لەگەڵ یەکتریە ئەو کارێکی ڕاستیان هەڵێ ئەوەش پرسیارێکی دروستە خوێنکاران زیتەڵە خۆی ئەوە هەڵەیە لەبەر ئەوەی ئەبێ هەر یەکە و ماسکێکی تایبەت بە خۆی هەبێت زیتەڵە بێگومان لەبەر ئەوەی نەخۆشیەکە بەربڵاو ئەبێت تۆ ماسکەکان بگۆڕیتەوە با پرسیاریشان لێ بکەین زیتەڵە پرسیارێکی تری هەیە بۆتان ئەڵێ ئەکرێ ئێوە ماسکەکانتان بیان بە یەکتری بیگۆڕنەوە ئەبێت شتیوە نابێت کامتان لەسەرەوە قسەم بۆکەن بێمە لای کامتان هەموو تا قساکەم باشە با لەمەوە دەست پێ بکەم بۆچی نابێت ماسکەکان بگۆڕینەوە بۆ کۆرۆنایە وایە لەبەر ئەوەی ڕەنگە نەخۆشیەکە بەربڵاو بێ ماسکەکان بگۆڕینەوە وایە باشە ئەی تۆ ئەڵێ چی ڕاستە ئەگەر ماسکەکەم گۆڕینەوە نەخۆشیەکری نەخۆشیەکە ئەگوازرێتەوە وایە زیتەڵە ئەو پەیامە دروستی بۆ ئێوەیە ئەڵێ نابێ ماسکەکان بگۆڕنەوە بە قسەی زیتەڵاکەن بەڵێ قسەیم نیشەکە کیتر قسەم بۆکە مامۆستاگیان ببەخشە بەڵام زیتەڵە لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵمانەیە پەیامی جیاوازی هەبوو بەزانمە خوێنکارە چۆن لەگەڵ ئەو بیرروبۆچوونەی من و زیتەڵەیە بۆچی نابێت ئێمە کاتی نێنەو خوێندنگاکان ماسکەکان بگۆڕینەوە لەگەڵ هاوڕێکەتە تۆ ئەبێ ماسی ئەو بەکاربێنی نا لەبەرەوەی ماسکی یەکتری ڤایرۆسی پێوەیە ئافرین دەست خۆش هەموو ڕۆژێکیش بە پاک و خاوێنی یەنە نێو خوێندنگاکانەوە و نێو پۆلەکەشان بە پاک و خاوێنی ڕاگرن دەرزە بەڵێ زیتەڵە عادی پێیان بڵێ بزانم ئەم بەیانیە توانیان زووەسن لە خەو زیتەڵە پێیان بڵێ بزانم ئەم بەیانیە توانی یانە زووەسن لە خەو ئەی ئەگەر زووەساون لە خەو بۆ کارەکەی چییە؟ ئافری ئەوە گەر لەگەڵمانە بوو بێتی زیتەڵە لە پۆلی پێشتر پرسیاری ئەوم کرد زۆر جۆش و خڕۆشیانە بوو با لێرەش پرسیاریان لێ بکەمەوە کەیتر قسەم بۆەکە ئەی ئافرینەوەی تا قسەکەن حەزەکەم هەمووتان وەرگرم با لەم پرۆ جوانەوە دەست پێ بکەین زیتەڵە پەیامێکی هەیە ئەڵێ خوێنکاران بەیانی زوو هەستان لە خەو بۆچی حەزیان کرد زوو هەستن لە خەو ئەمڕۆ لەبەرەوەی مەکتەبە شەو سعات چەند خەوتی؟ یانزە بەس ئەبێ زووتر بخەوی وایە ئەبێ خوێنکاران لە مەودا لەبەرەوەی وانەیان هەیە ئەبێت کاتژمێر نۆ بخەون وایە کاتژمێر یانزە زۆر درەنگە وایە دەست خۆش جلوبەرگی خوێندنگەشە لەبەر کردووە ئافرین جلوبەرگێکی زۆر جوانە پۆشی و ماسکیش بەبەستام وکات باشە دەست خۆش ئەی ئافرین خوێنکارەکان زۆر جۆش و خڕۆشیان هەیە زیتەڵە هەمویان حەز ئەکەن بینەری پرۆگرامەکە بن و بینەری ئەوەش بن کە من قسەکانی تویان بۆ باس ئەەکەم زۆر دڵخۆشن بەوە لەبەرەوەی هەمویان حەز بە بەرنامەکەی تۆکەن زیتەڵە زۆر سپاس دەرزە بەڵێنیان پێ بە بڵێ ئەوە زیتەڵە ئەڵێ ئەگەر وانەکانیان بە باشی بخوێنن ئەگەر واز لە یاری مۆبایل و تابلێت و یاری ئەلکترۆنیەکان بێنن منیش ئەچم سەردانیانەکەم و بەسەریانەکەمەوە بەڵام ئەگەر بزانم مناڵان یاری بە مۆبایل و شتانەکان دڵنیا بەناچم بەلای کەسیانە
ئەوە وەڵامێکی زۆر دروستە منی ویستم دواتر پرسیارەکە لێ بکەم بەڵام پێش من کەوتی زیتەڵە دەستۆر ئەوە زیتەڵە پەیامی هەیە بۆتان ئەگەر کاکسالار وێنەکان بگوازێتەوە بۆی گویان لێبێ هەمویان خوێنکارانی خۆشەی زیتەڵە ئەڵێ ئەگەر ئێوە ئامێرە ئەلکترۆنیەکان بەکار نەهێنن زیتەڵە ڕۆژێکێت بۆ نێو خوێندنگەکەتان بەدڵتانە؟ کەواتە هەمووتان بە دایک و باوکتان ئەڵێن کە دایک و باوکیشتان هەمیشە ڕێنماییتان دەکات یاری ئەلکترۆنیەکان لە کاتی خوێندنە بەکار نهێنن وایە؟ وایە؟ چەند کەسانی تر لەمڕۆوە یاری ئەلکترۆنی بەکار نایەنن؟ ئامێرە ئەلکترۆنیەکان بەکار نایەنن؟ عادەی؟ کامتان بوتی بەکار؟ بۆچی بەکارێنی؟ ئەتی تۆزە ڕووکەرە کامێرە بۆچی ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارێنی؟ چاوچێرەکە چی ئەکەی؟ چاوچێرەکە بەس ئیتر خوێندن کراوەتۆ نابێ بەکاری بێنی تەمەڵە تاکە یاری ئەلکترۆنیەکان تەمەڵ تەکاوە نییە؟ وایە؟ بەرەو زیتەڵە ئەزانی ئەڵێ چی؟ ئەڵێ گەر یاریەکان بەکار بێنن من نایەم بۆ خوێندنگەکەتان وایە؟ کاتە بڵێ زیتەڵە یاریەکان بەکار نایەنم ئەوە گوێی لە تۆیە زیتەڵە یاری ناکەمەوەی ئافرین ئافرین بە قوربانی ئافرین من نایکەم تۆ یاریەکان بەکار نایەنی ڕۆژێک زیتەڵەیەت بۆ لاتان ڕۆژێک سەردانی خوێندنگەکانەکە زیتەڵە ئیشەڵا یعنی لە دەستپێکی ساڵی خوێندنە سەردانی خوێندنگاکانەکەی بە دڵنیاییەوە یەکەم خوێندنگە ئێرە بێت یا دواتر یەی سەردانیانەکەی بە دڵنیاییەوە بەڵام تۆزێ کۆمنتی ئەم خوێندکارە ئەزیزە ژۆر ئەمەوێت تۆزێ ڕۆژانی خوێندن تێپەڕێ مناڵەکان بە تەواوەتی ئامادە بن دواتر وەکو خۆت دەزانی ئێمە هەموو قوتابخانەکان بەسەرەکەینەوە لە هەر شار و شارۆچکە و گوندێک بێ بە دڵنیاییەوە دواتر سەردانی مناڵانەکەم بەڵام بەو مەرجەی کە یاری ئەلکترۆنی و ئەو شتانە نەکەن ئەوە دڵنیایان یاوێتە تێ زیتەڵە ئەڵێن ئێمە یاری ئەلکترۆنیەکان بە هیچ شێوەیەک لە کاتی خوێندنە لەمڕۆ بەکاری ناهێنین زۆر خوێنکارەش ئەڵێکی زیتەڵە لەگەڵ مابە باش باشە تۆ پەیامەکەی زیتەڵە پەیڕەوەکەی یاریەکان بەکار نایەنی؟ یاری بەکار نایەنم ئەی باشە کە داوام کرایەوە وانەکانت بە باشی ڕۆژانە ئەی خوێنی بۆیی کە هاتیتە نێو پۆلەکان باش بیتیایە؟ وایە؟ بەقسی مامۆستاکانی شەکی؟ بەڵێ ئەی ئافرین دەستان خۆش بێت زۆر سپاس ببورن ناتوانم هەمووتان وەرگرم بەڵام ئیشەڵا بەرنامەی ترمانە پرۆگرامی ترمانە بێ ئەوە زیتەڵە بەڵێنی پیاون یەت بۆ لاتان باشە؟ دەبای بایەک بۆ زیتەڵە بکەن هەمووتان خۆش بێت دەستان خۆش بێ بچمۆ لای مامۆستا زیتەڵەگیان لەگەڵ ما بەبا پێ زیتەڵە چی بوو پەیامە چی بوو؟ وتم هەموویانم خۆشەوێ ماچم بۆ وەڵان ئەوە هەم زیتەڵە ئەڵێ هەمویانم خۆشەوێ ئێوەش دووبارە بایبایکی بۆ بکەن و ماچێکی بۆ ئەڵان زیتەڵە ئاگاو لێیە؟ ئەی چۆن ماشەڵە خوێنکارەکان هەمویان تویان زۆر خۆشەوێ کوڕەوانە هەمووی هەوڕێ منە دەرزێکە بە لە ستۆدیۆ مامسەیان وەرە لای من عەزێت بکێشی ئەی چۆن زیتەڵە هاوڕێیەکی بەردەوامی ئێوەیە سەیری بەرنامەکانی بکەن باشە؟ کاتژمێر چەند بەرنامەکەیەکە؟ کاتژمێر چەند بەرنامەکەی ئەکا بزانم ئەزانن؟ ئەیا فەری بینن کەناڵی کورسات ئای هەمویان کاتەکەش ئەزانن زیتەڵە لەگەڵ ما بەبزانین مامۆستا تا چەندە لەگەڵ ئەم پرۆگرامە تازەی کورساتە دەستگای میدیای کورسات بەرنامەی زیتەڵە تا چەندە پاڵپشت و هەندێرێکی باشی منداڵانە یاخود خوێنکاران بە بەرنامە و زانیاریەکانی زۆر سەرکەوتۆ بەڕاستی دەستی خۆش بێ سەرکەوتوو بنەشتانە بەڕاستیەوە تین و گەرمێکە بۆ خوێنکارانێکە ئەو قوتابانەی بەتایبەتی قۆناغی بنەڕەتی یەک و دووی کەیەن ینی زۆر تین و شتەی خۆشیەکیانەتێ بەس هیوادار ما بزانم کەم یا جاریوا لەوانێ ساڵێ بۆ شوێنێ بڕایش ئەگەر زوو بێ لەوانێ زیاتر خۆشتر بێ ئەوە مامۆستاویسە کۆمنتی هەبوو ئەوان شار و شارۆچەکانیش بەسەرەکەنەوە بەڵام ئێستا کۆمنتی لەسەرەوە بووتی با تۆزێک خوێنکاران و مامۆستایان لەگەڵ وانەکە لەگەڵ خوێندنەکەیە ئەم ڕۆژانە بەڕێ بکەن ئیشەڵا سەرداناتانەکە لە یەک جار بۆ یەک مەکتەب بێ یان بڵێن ساڵ 2000 قوتابێ شتێ لە مێشکە
کامێنەیە تۆزە لەوانە بیرچێت بەڵام زیاتر بێ زیاتر هۆگری و شتانە بن. ئینشاءالله بە پێی دەرفەت سەرجەم خوێندنگاکانی شاری سلێمانی و خوێندنگاکانی قەزا و ناحیەکان شارەکانی تری کوردستان کە بێگومان بە دڵنیایەوە بەرنامەی جۆرا و جۆری کردووە لە شارۆچکەکانیش. مامۆستاگیان دوا پرسیارت یەکەم چ پەیامێکی کۆتاییت هەیە بۆ ئێمە بۆ بینەران و بۆ سەرجەم خوێندکاران؟ والله یای دەستخۆشیتان بۆ بەس پەیامێکم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەیە بەڕاستی ترەوە خۆیان ببینێ بە ئەم ساڵ داوامەکو ساڵانی کە ساڵانی کە بەهۆی نەخۆم نەخۆش و ڤایرۆسە و بەڕاستی پرۆسەی خوێندن زۆر دواکەوتو بوو زۆر بەڕاستی یانەوە زەرە لە چێە زەرە لە خوێندکارە فەقیرانێکەوە خۆتان دەبینێت ئەو پەپولە گەشتانە ئەوان دوانەکەون داوامەوەی لە حکوومەتی کوردستان وەکو ساڵەکانی کە بتوانێت ئەو بژێوی مامۆسایان فەرمانبەران ئەو موچەیکەوە لە کاتی خۆیان بێ لێبڕێت چونکە گەرە ئەو شتانە تۆزە گوجاران لێ بێتەوە کاتە من و تین و گوڕم نامێنێت تاقەتی ئەو شتانم نامێنێت هیوادارم ئەو شتانە دوا کاتە بێت سەرکەوتو بن. دەستەکان خۆش بێ مامۆستا گیان زۆر سپاس بۆ وتەکانت.